هیوادارم کابینەی نوێ ببتە مایە خێر و خۆشی لە بۆ میلەتەی و هیوادارمی لە کاک مەسرۆر کە بتانیتن هەڵی کار لە بۆ ئەو گەنجانە بڕەخسێنیتن ینی حیفە ئەو میلەتەوەی لێ هاتیە هەر دەوی گەنج دەکەوەوە ئیش نییە وڵات بەجی دێلم و دەستە هەندەران ینی فۆکۆسێکی زۆر بکرێتن لەسەر گەنجەکان بۆ دەکە ئەو کابینەیە زیاتر بەرەو پێش بچیتن خەڵک زیاتر لێ ڕازی بیتن. ئومێدەوارم لەم حکوومەتە نوێی تازە ئاوڕێکی بەجددی لە گەنجەکانمان بداتەوە کەوا ئەوانەی تەخەڕوجیان کردیە بزات مۆڵەتی تەعینبوونیان و پرۆژەی باش دابنێت بۆیان تا دابمەزرێن. هیوادارم وڵاتەکەمان ببێت بە وڵاتێکی پێشکەوتوو. هیوادارم لە کابینەی نوێدا پەرە بدرێت بە بواری پەروەردە و فێرکردن و پەرە بدرێت بە بواری شارستانیەت و ڕۆشنبیریەت و هەروەها هیوادارم لە کابینەی نوێ حکوومەتدا بە سەرۆکایەتی ڕێزان کاک مەسرور بارزانی لەم کابینەیەدا زیاتر فۆکس بکرێتە سەر ئەم بابەتانەی کەوا سوودی هەیە بۆ ئاستی کۆمەلگای کوردەواری بەلایەنی یەکەم لەلایەنی دووەمیش و ئاستی ڕۆشنبیری گەنجەکانمان.